ئەوە ئێمە ڕۆ لە خزمەت دکتۆر ئەناوتوینە بۆ لای دکتۆر بۆی کە پشتێ بکڕین پێشەوەی پشتەکەش بکڕین لەبەرەوەی خەڵکی زۆرێوان ئەنوا ڕۆژکاڵ قساکە بەڕاستی کەمێ گومانمان هەبوو شخصی خۆم بۆ دایکمە هاوردوومە وتمان عملیات زراوی هەیە و زراوەمان بۆ و کەسی نییە و خۆشم کوڕیم وتم دکتۆر ژیانێمە لەگەڵ تۆ هاتووینە چیم بۆ ڕژناکە ئەوە بوتی قەیچێکە ئێمە وەکو بۆ فەقیر ملیۆنیەکە لە دەرەوە ئێمە بە 600,000 نوێشانە دوای هاتمەوە دانیشتم لای دەوم دکتۆرەمە کەسی نییە ئەگەر تۆ عملیاتەکەمان بۆکەی بە سەڵاوات وتوانە بە سەڵاواتێکەین ئەوش نەماوردوو من ئەرگە ڕێگا کاگەم دەستوتی هاژە قەیچێکە بێنە عملیاتی بۆ بین و بە سەڵاوات ئەوە بۆ منش دەستخۆشی یەکەم هیوادارم دڵگران نەبێت چکە هەموو کەس حەقی خۆیەتی تاکیدکە ئەو شتانە ئەمانش حەقی خۆیان بگۆڵنەوە لە نەخۆشەکان خۆیان کە ئایا فەقیر یا فەقیر نییە ئیترەوە بوو خوا کردی قسمەتەوە پشتێکمان لێرە کردووی ئینشەڵڵا خوا لە هەموو لایەکمانی خەڵک داگی لێوردەشم نەخۆت کرد بۆ شتە یعنی هیوادارم دڵگران نەبی چونکە ئێمەش حەزەکەین ئەمە خێرێک ئێمایکەین حەزەکەین بگاتە شۆنی خۆی بالفعل ئینشەڵڵا بالفعل گەیشتە شۆنی خۆی و ئێمە زۆر دڵنیای نیستەکانە هیوادارم ئیترە نێت شتێ ئەم خەڵکە بەشەر هەر وایە بەشەر ئێمە خوا دروستمانی کردووە زۆر جاگلەی لە خواکەین کە ئەو دروستکراوی ئەوی وایە دکتۆرجیان ئەم شتار هەیە بەشەر خۆی وا دروستکراوە گومان بکە یعنی کەم لەم شەشەم کلیێران ئەم سیناریۆمان دروست کرد هیوادارین دڵگران نەبی لێمان ئینشەڵڵا خوا پاداشت ئێمە و ئێوەش بداتەوە و خی گەورە لەمان قبوڵ بکات ئامین ئینشەڵڵا مێرەبانی شەفافە مێرەبانی ڕاستگۆیە مێرەبانی هەلەنجیلاوی قورئان و ئەحادیث خی گەورە عاقبەت خێرمان ئاگادە هەموو جارێ شتێکی هەیە لەعلە عارفش هەیە لە گۆڵ و فەعل قسە وتن و ڕاستی جێبەجێکردن شەر بەڵێ بالفعل منەوە شتە میری نییە زۆر دڵنیا بە پێشمان نەوتە بە سەڵاواتی کەم ئەمە دکتۆرژیان زۆر من تۆم تاقی کردەوە خوا حافیز پشت ناکەم بۆ پشتاتەوە خوا شایەدە لەبان سەرم ئەم قسەیەم پێدەڵێ لە هەمومان ئینشەڵڵا هیوادارم دڵگران نەبی کە ئەم شتەمان کرد یعنی من زۆر دارە لێ وتنەکەم خۆی ئێوە جەناب دایی ئەوە نییە بەڵام ئێمەش حەقی خۆمانە تۆش حەقی خۆتە هیوادارم گەردەمان نازانێت